لە دوای ڕۆژی هەڵمەتی سەرۆکایەتیدا کاندیدای دیموکرات دوایین داوای خۆی بۆ دەنگدەران لە ئۆهایۆ و پێنسیلڤانیادا پێشکەش کرد. کاتی هەستانەوە سەرپێ و بەشداریکردنە کاتی گەڕانەوەی دیموکراسیە دەتوانین ئەو کارە بکەین ئێمە زۆر لەوە باشترین. بەگوێرەی ڕاوەرگرتنێک بایدن لە پێنسیلڤانیادا 4 خاڵ لە پێشە، بەڵام ترامپ لە 2016 لەو ئایالەتە گرنگەدا سەرکەوتوو بۆ هەرچەند ڕاوەرگرتنی ئەو کات گوتیان لە پێش نییە. سەرۆک ترامپ یەکشەمە لە فلۆریدا بۆ جەماوەرێکی زۆر قسەی کرد. ئایالەتێک وەک توێژەنەران دەڵێن دەبێت ترامپ بیباتەوە بۆ ئەوەی نوێنەرانی ئایالەتەکان دەنگی پێ بدەن کە پێی هەر ئایالەت ژمارەیان جیاوازە. خەڵکێکی ئاوا زۆر پشتیوانیان لێ ناکات. هیچ کەس خەڵکێکی ئاوا زۆر پشتیوانی لێ ناکات. دەزانن قەرەباڵغی ئاوای بۆ ساز ناکرێت؟ ڕاوەرگرتنەکانی ئەم دوانە نیشان دەدەن ترامپ و بایدن لە فلۆریدا زۆر لێک نزیکن. سەرۆکەروەها دووشەمە سەردانی پنسیلڤانیا، کارۆلینای باکوور، میشیگەن و ویسکانسنی کرد، یعنی هەموو ئەو ئایالەتانی ترامپ لە 2016دا بردیەوە، بەڵام ئەم ساڵی یان بۆ ئەو یان بۆ بایدن دەبێت. بایدن تشتی سەرەکی خستۆتە سەر شێوەی مامەڵەکردنی ترامپ لەگەڵ پەتای کۆڕۆنا کە دیسان لە ئەمریکادا زیادی کردووە. دانالد ترامپ ئاڵای تەسلیمبوونی بۆ ڤایرۆسە شەکاندەوە. ئەو کارەی کرد و هەفتەی ڕابردوو سەرۆکی کارمەندانی خۆی وای گوت کە بەرامبەر بۆ ڤایرۆسە تەسلیم دەبین و هیچ کارێکی بۆ ناکەن. لە دەرێکدا ترامپ جەختی خستۆتە سەر کارنامەی خۆی بۆ گەشەی ئابووری و دەڵێت بایدن باجان زیاد دەکات و خەڵکیش زۆر بێکار دەبن. ئەو باجی ئێوە تریلیۆن دۆلار بەرز دەکاتەوە، ڕێشوێنەکانتان بۆ زۆر زیاتر دەکات، کارگەکانتان لێدا دەخات، کاری ئێوە بۆ دەرەوە دەنێرێت، لە تەواوی ژیانیدا هەر ئاوای کردووە. لەگەڵەوەی زیاتر لە 95 میلیۆن زووتریان دەنگ داوە یان بە پۆستدا نردویانە، چاوەڕوانی دەکرێت لە مێژووی سەردەمی ئەمریکادا زۆرترین کەس دەنگی دابێت. ڕاوەرگرتنەکان ئاماژە دەکەن ئەوانەی زۆرتر دەنگیاندا لە ئەنگری دیموکرات بوون. زیادبوونی دەنگەکان سێشەممە بۆ کۆماری دەتوانێت لە بەرژەوەندی ترامپ دابێت. زیادبوونی دەنگدانی سێشەممە بۆ کۆماری دەتوانێت لە بەرژەوەندی ترامپ دابێت.